بۆیە میوانداری پرۆفیسۆری یاریدەدەری دکتۆرە سازان ڕازامان کردووە کە مامۆستای زانکۆیە و پسپۆڕی پەروەردەیی تایبەتە. لێرە مامۆستا سازان لەگەڵمانە بە خێرهاتی بەیانیت باش. بەخێر بێت. بەخێر بێت. سپاسانەکەم کە بانگەشتی منتان کرد بۆ ئەوی بە یەکەوە بتوانین باسێک لەوان بکەین، هیچ نەبێ ساڵی جارێ بەبیرمان بکەوێتەوە لە یادی نابیستانە، لە یادی زمانی ئاماژەیە تۆزێ لە سەریان بدوین، لەسەر کێشەکانیان مەرجنێک کێشش هەر باسێکیان لێوە بکەین خۆشە. مامۆستا پێمان خۆشە زۆر جار لەبەرەوەی ئێمە ئاماژەمان بەوە کرد کە ئەوانیش بەشدار بن و بزانن کە بەرنامەکە تایبەتە بە ئەوان ئاماژەی دەستت یاخودەوەی کە خۆت پسپۆڕیتەیە هەیە لە ئەسنای وەڵامەکانتە بەکاربێنی خۆشحاڵە بین تا ئەوانیش تێبگەن. بەڵێ بڵێ ئەمە ئاماژەی زمانی ئاماژەیە، ینی لە هەموو جیهان کە ئاوای کرد بۆ نمونە تۆ لە من تێناگەی، تۆ نابیستی لە من تێناگەی، ئیشارەتی منەکەی ئاواکەی ئەڵەی بیکە بە زمانی ئاماژە، یعنی تر ئەو کەسە ئەگەر زمانی ئاماژە بزانێ بەکاریە هێنێ. زۆر باشە. دکتۆرە ئەوەی کە جێی هەر ببوورە ئەوەش کەوای کرد، یعنی من نابیستم، یعنی قسەم لەگەڵامە کە سوودی نییە، کەوای کرد دەست بۆ گوێ با بۆ دەمێ با، یعنی نە ئەبیستم نە ئەتوانم قسە بکەم، کەوای کرد یعنی من نابیستم. باش بۆ هەردووکی واکە بۆ ناگفتەکان هەمان جیاوازە بەس کە نابیست بوو ئەوە ئیتر هیچ کە نابیست بوو هیچ ڕێگەیەکی تری نییە قسەش ناکە. باش بەس مەرج نییە هەیە قسە ناکە بەزەش بیستێ ئەمە دوو جیاوازە بڵێ کەم بیستیشمان هەیە بە پێی دەرەجەکانی بیستنەکەی بڵێ. زۆر باشە. جا دکتۆرە ئەوەی کە جێی خەمە و جێی داخە ئەوەیە کە نابیستانمان زۆر لە هەواڵی دنیا بێخەبەرن بێ ئاگان بەداخەوە و لە کەناڵە ڕاگەیاندنەکانیش ئەکرێ بڵێن ئێمە تەنیا لە ساڵێکە هەرو یەک ڕۆژە هەیە کە کەناڵەکانی ڕاگەاندن بە گشتی زۆر گرنگی بۆ بابەتە ئەدەن. بەڵام لە وڵاتانی دنیا بینین لە شاشەکە کە بێژەرێک پێشکەشکارێک میوانی قساکات لە خواری شاشەکەەوە کەسێک بە پسپۆری زمانی ئاماژێ و قسەی پێکات تا چەند هەڵوەرگێڕانی بۆ تا چەند هەڵدراوە کە لە کوردستان وەکو ئێوەی کە پەیوەندیدارن بۆ بابەتەوە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندن قسە بکەن، کەسێکتان هەبێت تەنانەت ئەگەر بووشە بە شێوەیەکی خۆبەخشانە بێتە کەناڵەکان و ئەو دەرفەتەی بۆ بڕەخسێنرێت بووی کە ئەو خەڵکە نابیست و ناگفتە. بڵێ پرسیارەکانی کۆمەڵێ تەوەر لە خۆیەگرێ با من یەکەیەکە جواب ببەمەوە. ئێمە وەکو پسپۆڕان با بڵێن وەکو پسپۆڕ من هەوڵم ماوە زۆر هەوڵم ماوە ڕقەمی چەند وەرگێڕێکی زمانی ئاماژە ماوە بە کەناڵەکان. باش بەڵام کەناڵەکان هیچ ئامادەیان نەبووە، ئامادەیان نەبووە وەریگرن وەکو وەرگێڕ. ئەمە لەلایەکی کە وەرگێڕەکە خۆی وەکو خۆبەخش کار ناکە ئەزانی بۆ لەبەر ئەوەی ئەوانەی کە کاری وەرگێڕانی زمانی ئاماژاکەن بە زۆری کە سوکاری خێزانەکانیان نابیستن، یان دایکی یان باوکیە هەر بە عایلە هەمویان بەس خۆی ساغا لە هەموو جیهانە بە تایبەتی لە با بڵێن ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەوانەی کە نابیستن باری داراییان زۆر خراپە، زۆر خراپە. ئێستا هاوڕەیەکم هەیە چەند جار خێزانەکەی پەیوەندی پێوە کردم خۆی نابیستە بەڵام چاک بۆتەوە، یعنی بە مناڵی دەرەجەی گوێی زۆر کز بووە، سەماعیان بۆ دانا ئێستا فێری قسە بووە بە سەماعی گوێی لە من و تۆیە قسە بکەین و یەکسەر ڕاستە و خۆ وەرگێڕانی بۆکە بڵێ. چەند جار پەیوەندی پێوە کردوم ئەڵێ لە یەکێک لە کەناڵەکان دامنێ من هەوڵم بۆیەوە بەڵام کەناڵەکان ئەمە نازانم لەبەر چ میکانیزمێک وەریان ناگرن، ئایا میزانی تایبەت نییە بۆ ئەوان یان شوێنێک نییە جیان بکەنەوە بەرنمەیەک نییە ئەمانی تیاجێکەنەوە خۆمەرج نییە لە هەر 24 کات ژمێرەکە ئەو ئامادەبێت لە هەموو بەرنمەکانە بە ڕۆژی سەعاتێک بێ بۆ نمونە لە هەواڵە گرنگەکانی کاتژمێر هەشتی ئێوارە بێ وە یا لە بەرنمەکانی بەیانی باشا بێ کە کۆمەڵێتەوەری بە سوود و باش ئەوەمان کرد بکە هەڵوەستەیەک لێرەوە گوێبیست بن ئامادەی نەبوو وەڵامی نەیەومەتەوە یانی ئێستا هەرچەنە گەر ئێسامە بابەتەکەمان تەنها لەسەر ئەوانە بەڵام بڕوا ناکەم هیچ کامێکیان تێبگەن لەوەی کە ئێمە باسی چیەکەین ناوەڵات تێناگەن ئەگەر مادەم ینی پسپۆڕیەکەی تۆ لەو بوارەیە پێمان خۆشە لە کاتی وەڵامەکان ئەتوانی هەر بە قسەکردنەوە ئاماژەکەش بکەین. ئەوە تۆزی کارێکی قورسە لەبەر ئەوەی تۆ ناتوانانی هەم قسە بکەی هەم وەرگێڕان بکەی ئەبێ ئەوەی کە قسەکە وەرگێڕان یەکێک هەبێ وەرگێڕانی بۆ بکات چونکە خۆ دەزانی قسەکردن زۆر سەریعە و لەوانەیە ئەگەر من قسە بکەم وەرگێڕانیشکەم هەنێ لە فکرەکانم بپچڕێ نەتوانم یان مافی ئەوانە خۆمیان مافی خۆمە خۆمیان مافەکەی ئێوە خۆم بۆیە ناتوانین یعنی ناکرێت ئیلا ئەبێ وەرگێڕێکی لەگەڵا بێ. باش دکتۆرە داواتان بکردای من وەرگێڕم لەگەڵ خۆم ئەهێنا
ڕاستە بریا پێتان بوتمایە بەڵام ئەوە سەر ئێوە لە بەرەوەی کە ئێوە بە پێی ئەزمونونەکەی خۆتان و تایبەتمەندی و گرنگیدان بەو کەسانە پێویستە کاتا چەند تیان بگەێنین و لە بەرەوەی ئێمە ئەمانوێ باسیەوەش بکەین ئایا فێربوونی زمانی ئاماژە تا چەند قورسە؟ هیچ قرس نییە زمانی ئاماژە زمانێکی زۆر ئاسانە لە بەرەوەی زمانێکی وێنەیە یعنی بۆ هەموو شتێک بەرامبەر هەموو شێوێنەیەکەیە وێنەکە لە شێوەی بەش بەدەست ئەیکێشن شێوەی شتەکە وەرەگرن یا ئەرکی شتەکە وەرەگرن بۆ نمونە ئێستا سۆڤین با بڵێن دانیشتووە لەگەڵ جەنابەت دانیشتووی هەردووکتان لای ئەوان ئاماژەیەکی خۆیان هەیە بۆ نمونە سۆڤین ئەگەر بڵێن سۆڤین ناوی چییە ئەمە نیشانەی ناوە با بڵێن ئەمیان ناوی چییە ئەڵێ نازانم ناوەکەی چییە بەس قژی ئاوایە ئەوەی قژی ئاو هەیە بەڵێ یان بۆ نمونە ئەڵێ ئەمیان خەڵکی ئەوەی ئەویکەیان ئەڵێ ئەویان خەڵکی هەولێرە با بڵێن ئەوە خەڵکی هەولێر یعنی قەڵاو منارەکە باش بڵێ یعنی بۆ هەر هەموو شتێک وێنەیەک هەیە زمانێکی وێنەیەمانی چۆن یعنی چۆن تیانەگەینی کە خەڵکی سلێمانی خەڵکی سلێمانی دووسێ ئاماژەی هەیە ئاماژەیەکیان ئەم ئاماژەیە با بڵێن ئەمە یعنی نەرمونیانن لەسەر خۆن ئیتر ڕەنگە لای کۆمەڵی ئێرەوە بێت ڕەنگە لای سلێمانی خۆی بۆ شێوەیە نەبێ بۆ چونکە تۆ ئاماژەت پێکردوتێ 72 ملیۆن نابیستێ ڕاستە 22 ملیۆنی کەوتۆتە ناو وڵاتە عەرەبیەکان یعنی سێری ئەو نیسبەیە چەند زۆرە باشە دکتۆرە کەواتە ئێستا جەنابەت کە ئاماژەی ناوت کرد ئاو هات کرد بڵێ ئەوە من چەند جارە متابعەم کردو کە بمێ بە یەکێکی نابیست بڵێم ناوە چییە ویستمە بزانم بە چۆن ئێڵێت سێرەکەم لە هەندێک شوێن ئەم ئاماژەیەکات ئەڵێ من نابیستە ئەڵێ من نابیستم ناوەکەی خۆمە پێ بڵێ مەبەستم ئەوەیە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر زمانی ئاماژە جیاوازە ئەوەی کە بە کوردی ئاماژەی پێکرێت ئەگەر بۆ نابیستێکی عەرەب ئاماژەی پێکرێت لی تێگات یان زمانێکی جیهانی هەیە نێودوڵەتی هەمویان زمانێکی جیهانی بڵێ دوو زمانی جیهانی هەیە ASL هەیە ینی سانگویج ببورن ئەمریکان ساین لانگویج ئەوە زمانی ئەمریکی ئاماژەیە لەگەڵ بریتیش ساین لانگویج زمانی ئاماژەی بەریتانیا ئەمانە دوو زمانی جیهانی یاساکانیان دیارە و ئەتوانی بچی فێربی هەموو کەس دەتوانێت فێری بێ بەڵام زمانە ئاماژەکان تقریبا لە یەکەوە نزیکن ئەو دوورکەوتنەوە کەتیایەتی بەهۆی دووری جوگرافیەوەیە بۆ نمونە ئێستا زمانی ئاماژەی کوردی هەموو کوردەکان لی تێگەن بەڵام کە چووە ئەو دیوی با بڵێن سنووری هەرێمی کوردستان سنوورێکی زمانی عەرەبیەوە زمانی عەرەبی درکاو زمانی ئاماژەکەژە گۆڕێ بەس ئەو گۆڕانە بنەڕەتیەنی نەتوانن لە یەک تێبگەن لە یەک تێگەن ئێستا تۆ عەرەبێکی نابیست بە کوردێکی نابیست بڵێ ناو چیە جوابیاتەوە بڵێ یعنی یەک حرفەکانی بۆ هینەکات چکە ئێمە هینمان هەیە پەنجە حینجەمان هەیە چۆن ئێمە پیتەکانمان هەیە لە زمانە ئەوانیش حینجەکانیان پیتەکان ئەکرێ بە حینجە باشە یعنی بۆ منە ئەمە پیتی ئەمە پیتی یعنی یەکێک ئەم پیتانە لە یەگەن ناوەکە یا بڵین وشەکە دروستە بێ کە زۆربەی جار ئەوان لە ناوەکە ئەپرسن باشە مامۆستا ئێوە بەو پێی کە مامۆستان و خوێندکاری نابیست و ناگۆتان هەیە ئەرکی ئەوان یاخود بڵین خزمەتکردن بەوان تا چەند قورساوە چۆن ئەتوانرێت جیان بێتەوە لە ناو زانکۆ و هەموو ناوەندەکانی پەروەردەدا چیان بۆ کراوە ئایا وەک پێویست خزمەت بەو چی نەکراوە بڵێ هەتا گەنە قۆناغینەوەی بنەڕەتی باش خزمەتەکرێن مامۆستاکان هیچ کەم و کورتیانە دەستیان خۆش بێ مامۆستای نابیستان من ئەڵێم زۆر تایبەتن و زۆر جیاوازن تایبەتن لەبەر ئەوەی بە میکانیزمی خۆیان بە ئەداتی خۆیان قوتابیان فێرەکەن کە هیچ ئەدات و هیچ میکانیزمێ لەبەر دەستیانان نییە تەنها جوهد و ماندووبوونی خۆیان نەبێت زائیدەن کە ئەڵێم جیاوازن چونکە ئەوان جیاواز لە هەموو مامۆستاکانی کە ئێمە ئەچینە زانکۆ بەم زمانی دایکە قوتابیان فێرەکەین ڕەنگە تەنها ئەوەندە ماندووبین زانستەکە ئەگەێنین بەس ئەوان هەم زمان فێرەکەن و هەم لەگەڵ کەلتور و ڕۆشنبیریەکی جیاوازە کارەکەن یعنی ئێستا ئەوان با بڵێن نابیستان کەلتور و ڕۆشنبیریان لەگەڵ ئێمە جیاوازە چکە زمانیان جیاوازە بڵێ اینجا ئەوان
لە بە سێ قۆناغ 4 قۆناغ ئەتوانن زانستەکە بگەێنن زائیدەن زمانی ئاماژەش فێرەکەن بەڵام هەتا ئەو قۆناغشتی باشیان بۆ کراوە بڵێ یعنی لە مەکتب کەم تەرخەمی ناکرێ نە پرۆگرام نە پەروەردە نە مامۆستا بەڵام دوای ئەوە درێژە ناتوانن نەخوێندن من یعنی قەرارێک هەبوو ئەو چەند ساڵەکە ئەتوانن پەیوەندی بە زانکۆ بکەن تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە هیچ زانکۆیەک ئامادەی خۆی نەکردووە بڵێ وەڵا من ئەوەنە ئەم ساڵ ئەوەندە قوتابی نابیستۆرەگرم ڕاستە بوارەکانی ئەوان هەموو بوارێک ناتوانن بخوێنن بۆ نمونە ئەتوانن بچنە هوەرە جوانەکان ئەتوانن بچنە کۆمپیوتەر بەشی با بڵێن ئایتی بەڵام ئەو بوارانەی کە زۆر با بڵێن شرۆڤە و شەرخ و ئەم شتانەی تایە بابەتە مرۆڤایەتیەکان وەکو زمان وەکو جوغرافیا تاریخ ئەمانە زانستەکان ئەمانە ناتوانن چونکە وشەی زۆرە وەرگێڕانی پێویستە زائیدە چیمان نییە لە هەمووی گەورەتر مشکیلەکەمان وەرگێڕمان نییە نیمانە وەرگێڕمان نیە لە هیچ شوێنێ وەرگێڕمان نیە یعنی نابیستی ئەگەر نەخۆشکەوێ ئەبێ بە پەیوەندی شخصی خۆی لەگەڵێکێک کە با بڵێن من کە زمانی ئاماژازانم پەیوەندیم پێواکە لە بەیانە ئەچم بۆ خەستەخانە ئەچم بۆ محکەمە ئەچم بۆ فلان شوێن لەگەڵم وەرە بۆ وەرگێڕان ئەجینا پەکێکەوێ بەمەرجە وایە لە دام و دەستگاکانە کەسێک هەبێت کە بتوانێت ئەو ئەرکە بگرێتە ئەستۆ جا ئێمە سوپاسی تۆکەین دکتۆرە سازان ڕەزا کە ئەم بەیانێ لەگەڵ ئێمە بوو جێی خۆشێتی سوپاسی ئەو دایکانە بکەین لەگەڵ ئەو باوکانە بکەین کە منداڵێکی لەم شێوەیان هەیە بوون بە دایک ڕەنگە هەڵبژاردەیەک بێت تۆ حەز ئەەکەی ببی بە دایک بەڵام هیچ کات هەڵبژاردەی هیچ دایکێک نییە کە ببێ بە دایکی خاوەن پێداویستێکی تایبێت بۆیە ئێمە لێرەوە ئەگەر هیچ کەسێ تاوەکو ئێستا سوپاسستانی نەکردو ئێمە لێرەوە سوپاسستانەکەین کە هەستاون بەو ئەرکە جوانە و منداڵەکانتان بە شێوەیە پەروەردەکردو ئەگەر نەچنە ئەو ناوەندانی خوێندنیش بەو شێوە فێری زمانی ئاماژە نەبن لە ماڵەوە خۆتان بە زمانی محبەت و خۆشەویستی و میهرەبانی زمانی ئاماژەتان فێر کردوون هەر هەبن و لەشتان ساغ بێ و دایک دکتۆرە چۆن نتوانین لێرەوە پێیان بڵین ئێمە ئێوەمان خۆشەوێت بڵین ئێمە ئێوەمان خۆشەوێت بەڵێ مە بەسمە ئێوە ئەوان بۆ بڵێ ینی ئەگەر ئێوە بۆوان بڵێ پەیامی ڕابگەێنن خۆی ناڵێم هەموو زمانی ئاماژە زمانێکی وێنەیە لە هەموو شتێ بۆ نمونە دڵ نیشانەی خۆشەویستی ئێمە دەست بۆ دڵ ببین تۆڵێ ئێمە ینی ئێمە ئێمە ئێستا ئەوە ئێمە بڵێ ئێوەمان بڵێ ئاوایان ئاواکە یا ئاوهاکە ئێوەمان خۆشەوێت بڵێ یان ئەو هیواین پەیامەکەمان گەیشتە بێت ئەو هیوای سپاس زۆر